هۆکاری کۆبوونەوەکەمان دیار بوو کە باسمان کرد. هۆکارەکە ئەوە بوو ئێمە وەکو ژمارەیەک لە قوتابیانی ماستەر و دکتۆرا 250 بە نوێنەری 250 قوتابی لێرە ئەمڕۆگر بووینێتەوە. داواکاریەکانمان تەنها ئاسانکاری بووە لە ئەو خوێندنی ئینگلیزی کە کراوەتە مەرجێکی سەرەکی. ئێمە وەکو مامۆستایانی شەریعە دەرچوانی شەریعە بەڕاستی شتێکی زۆر قورسە. ئێمەیان لەگەڵ ئاستە پزیشکیەکان لەگەڵ ئاستە زانستیەکانی دیکە داناوە لەسەر یەک 6 مانگ لە دوای ساڵ یەکەم کە دەخوێنی 6 مانگ دەبێ بچی زمانی ئینگلیزی بخوێنی. ئەمە بەڕاستی شتێکی زۆر قورسە لە بۆ ئێمە کە ناتوانین بە ئاسانی لێی دەرچین و خەڵکانێکمانەیە 2 ساڵە 3 ساڵە خوێندنەکەی تەواو کردووە هەتا ئێستاکانە ئەوەکەی بۆ نەبەستراوە، شەهادەکە ماستەر و دکتۆراکەی بۆ نابەسترێ لەبەرەوەی تواناین دەرچێتن لەم ئینگلیزیە. لەبەرەوە لە بۆ ئاستی ئێمە زۆر قورس و زەحمەتە. داوا دەکەین ئاسانکاریمان بۆ بکەن، داوای شتێکی زۆر قورسمان نەکردووە، داوای شتێکی بەسیتمان کردووە. ئەویش تەخفیفە چاوپێداخشانەوەیەکە بەو ئاستە ئینگلیزی کە دایان ناوە بەڕاستی لە بۆ مامۆستایانی شەریعە. قوربان ئێمە کۆمەڵە قوتابیێکی خوێندنی باڵای ماستەر و دکتۆراین لەسەر ئێمە فەرز کراوە وەکو چۆن لەسەر هەموو هاوکارەکان و هاوڕێیەکانی ئەمە لە قوتابیان لە بەشەکانی تر ئینگلیزی فەرز کراوە. ئینگلیزی لە سیستەمی پێشووە سیستەمێک بوو دەخوێنرا لە کلاس دەخوێنرا و مامۆستات هەبوو وەرەقە و قەڵەم بوو دەخوێنە. ئێستا کراوەتە ئۆنلاین سیستەمێکی بەریتانیا. ئێمەش وەکو قوتابیانی خوێندنی ئیسلامی و شەریعە ئەو شتە بەنسبەت ئێمەوە زۆر قورسە. خۆی لە ئاست 4 ئاستە لە ئاستی بیگنەرەوە تا ئادڤانس دەرەچێ. ئێمە وەکو قوتابیانی شەریعە زۆرێکمان لە قۆناغی بیگنەر وەرگیراوین لەبەرەوەی ئەو ئاستەیان نیم ئەو ئاستەمان نییە کە لەبەرەوەی لە مەدرسەی دینی و لە حوجرەکانەوە زۆر بۆمان هاتوونە ناتوانین منافەسەی ئەو خوێندنە بکەین. ئێستا ئێمە داواکاریەکەمان ئەوەیە بکرێت خولێکی بچووکمان بۆ بکرێتەوە 2 مانگی بێ 3 مانگی بێ بتوانین بەشدار بین لەو خولە یاخود هەر ئاستەکەمان بۆ کەم بکرێتەوە 2 ئاست بخوێنین ئاستی بیگنەر و ئێلێمەنتری. بەڵام ئاستی ئاستەکانی سەرەوەتر بۆ ئێمە قورسە پێمان ناکرێت. يعني فارسکردن لغت انگلیزی بو طلبة شریعت چه زیاده يعني خوام خطبه بانگلیزی نخوینی منا دو خطبه بكردي خويني نكبو قسم الطب ويت علوم مثلا يت ابو علوم وفيزياء كيمياء محتاج مصطلحات انجليزيه بس وكيما انا محتاج انجليزيه يعني تشكي زياده سلمت فارس كلام وش قصه هل جورك او دوله اللغه الانجليزيه لكردي سروها فارس كلام بلا او شيء انجليزي سنه فارس ما تشكي دي ما بيت ما زادت ما بيت بلا سلمت تشكي نطق قدم ما بيت باش انجليزي هم طلبت مدرسه دينينا ما هاد ما شو تشتري لغات انجليزيه نخوندي تشكي كيما يجي خونده